ئەمڕۆ لە بەردەم نوێنەرایەتی کۆمیسیۆنی باڵای نەتەوە یەکگرتووەکان لە هەرێمی کوردستان کۆبووینەتەوە. داخوازیەکانمان لە نۆ خاڵدا پێشکەش بە ئێوەی بەڕێز دەکەین و هیوادارین لەلایەن خۆتانەوە هەوڵ و هەنگاوی جددی و بەپەلە بۆ چارەسەرکردنی ئەم داواکاری ڕەوایەنەمان بدرێت. یەکلاکردنەوەی کەیسی پەناخوازانی سیاسی کە بەپێی یاسای UNHCR دەبێت لە ماوەی نێوانی 3 تا 6 مانگ چارەنووسیان یەکلا بکرێت، هەروەها بەڕێکردنی پەنابەرانی سیاسی بە وڵاتی سێهەم. لە یەکجیاکردنەوەی کەیسی پەناخوازان و پەنابەرانی سیاسی لەگەڵ پەناخوازانی کۆمەڵایەتی کە هاتوونەتە هەرێمی کوردستان و هاتوچۆی ئێران دەکەن. دروستکردنی کەمپ و شوێنی نیشتەجێبوون بۆ پەنابەر و پەناخوازانی ڕۆژهەڵاتی کوردستان تا ئەو کاتێک کە دەگوازرێنەوە بۆ وڵاتی سێهەم. پێداچوونەوە بە میکانیزمی دابەشکردنی یارمەتە مرۆییەکان و ڕێکخستنی سیستمێکی دادپەروەرانە بەبێ جیاوازی کە پێوەری دیاریکراوی هەبێت. بەداخەوە لەم پەیوەندیەدا تا ئێستا هیچ دادپەروەریەک ڕەچاو نەکراوە و بەشی زۆری پەنابەران لە وەرگرتنی یارمەتی مانگانە و پارەی تەرخانکرا بۆ سوتەمەنی بێبەشن. ڕەخساندنی هەلیکار بۆ ئەو پەنابەرانەی کە هیچ پیشەیەکیان نییە و توانای دابینکردنی بژێوی ژیانیان نییە.